لە جیانە وەرزش ساڵ بە ساڵ بەرەو پێشەوەچێ و لە وڵاتانە گرنگجێکی زۆری پێدرێ و لە جیهانیشا بەگشتی زۆر گرنگی پێدرێ. ئێمە ژۆک و میلەتی کورد هەمیشە بێبەش نەبووین هەم لە ڕووی ئەو کەسانی وەرزشەوانن هەم لە ڕووی ئەو کەسانەشی کە توانیویانە لە بوارەکەی خۆیان وەکو ڕۆژنامەنووس بتوانن ئەگەر لە ناو هەرێمی کوردستان نەبێ ئەی ڕۆڵیان هەبێ لە وڵاتانی ئەوروپا و بشتوانن تەواوی ڕووماڵەکان بجۆزنەوە. ئێمە ژۆکو دەستگای میدیایی کورسات وەکو کورسات نیوز یەکێ لەو کەسە بە توانانەی کە لە وڵاتانی ئەوروپا خۆی لە وڵاتی فەڕەنسای بەڵام لە ئەوروپا بەگشتی و لە وڵاتە عەرەبیەکانیش کاری کردووە و کاری ڕووماڵکردنی هەموو هەواڵە وەرزشیەکانی کردووە. ئەویش زۆر بەڕێز کاکداروانی حاجی حامید وەکو ڕۆژنامەنووسی وەرزشی و وەیەکێکە لە پەیامنێرە سەرکەوتەکانی دەستگای میدیایی کورسات نیوز کە ڕۆژانە کارەکات بۆ بەشی وەرزش کە ئێستا لە ستۆدیۆ لە ئێمە میوانە کۆمەڵە گفتوگۆی جیاوازەکەین. کاکداوانم بەخێر بێت و بەیانت باش. سپاس کاکسەکۆ سپاس خات و سەحەر بۆ میواندارەتە زۆر ساڵ لە بینەرانیش زۆر سپاس بۆ تۆی مە دەستخۆشیت لەکەین سپاس بۆ تۆ میشە بینەریشتین کە وەرزش هەموو تەواوی ڕووماڵەکان هەم لە وڵاتانی ئەوروپا بێم لە وڵاتە عەرەبیەکانیش بێ دەستت خۆش بێ با سەرەتا لە پیشەیەوە دەست پێ بکەین پیشەی ڕۆژنامەوانی تۆ چۆن خۆتت یابینیەوە و چەند ساڵە خەریکی ئەم کاریت. دەست خۆش دووبارە سپاس بۆ ئەم میواندارەتیە زۆر بەخێر خۆی ئێمە سەرەتا بۆی بینەریش ئیسفادە لە گفتوگۆکەمان بکات سود لە گفتوگۆکە بینێ پێم خۆشە بەرنامەکە بە چەند ئاراستەیەک بێ یەکەمیان بە پیشەکردن دواییش جامی جیانی نزیکە باسێکی جامی جیانی ئەوش باسەکەی خۆی پیشەکردن لە زۆر گرنگە لە وڵاتانی ئەوروپا گرنگێکی زۆر بە پیشە ئەەکەن. بۆ وەڵامی پرسیارەکەت کاکسەکۆ من ماوەی زیاتر لە 14 بۆ 15 ساڵە کاری پیشی ڕۆژنامەنووسیەکەم ینی لە 2008 دەستم پێ کردووە ئەو کاتە بەرپرسی ڕاگەاندنی پیمانگای وەرشی سلێمانی بووم لە 2011 دەرفەتێکم بۆ ڕەخسا لە ڕێگەی خوێندنەوە بڕۆمە دەرەوە بۆ زەمالەیەکی حکوومەتی فەڕەنسی وەرگرت بۆی خوێندنی ئەکادیمی بخوێنم لە بواری ڕاگەاندن لە ئەوروپا سەرجەم شتەکان کراوە بە پیشەوە ینی هەمووی کراوە بە پیشە دوو جۆر کارکردن هەیە شتێکی پێڵێن ڕۆژنامەنووسی بەشدار شتێکی کەژێ پێڵێن ڕۆژنامەنووسی کارە ئەو ڕۆژنامەنووسیە کە 100% پیشەکەی تەرخانەکات بۆ بواری ڕۆژنامەنووسی بەشداریش ئەو ڕۆژنامەنووسەیە کە لە 150 ئیشەکەی تەرخانەکات بۆ بواری ڕۆژنامەنووسی لە 150کەی کەشی تەرخانەکات بۆ بواری بۆ ئیشێکی کە خۆی بێت. ئێستا تۆ کامیانی؟ من 100% پیشەکەم تەرخان کردووە بۆ بواری ڕۆژنامەنووسی کاتە کارایە کە پێڵەن کارە بەس ئەو ڕۆژنامەنووسانی کە بەشدارن بۆمانایە نایە کە ڕۆژنامەنووسی باش نین بەڵام ئەمە لە ڕووی ئەکادیمیەکەەوە وایە 100% پیشەکەت ئەبێت تەرخانکەی بۆ باری ڕۆژنامەنووسی بۆ ڕۆژنامەنووسەکان لە ئەوروپا سەرکەوتون هۆکارەکەی بۆ گەڕێتەوە کە 100% پیشەکەیان تەرخان کردووە بۆ بواری ڕۆژنامەنووسی. جا من ئێستا من لە بینەر تێگە مەڵێت لە وڵاتانی عەرەبیە لە هەرێمی کوردستان و عێراق بێژار ناچارە ئیشی شکە بکە بۆی بژێوی ژانی تەرخان بکات وەکو ئەوروپانیە بەڵام شتێکی ئێمە باسیکی واقعیەکەین واقع ئاوایە لە ئەوروپا بەم شێوازەیە کە ئەبێت 100% پیشەکەت تەرخانکەی بۆ بواری ڕۆژنامەنووسی ئەگەر نابیتە ڕۆژنامەنووس یعنی هەموو هەوڵ و هەموو کاتی خۆت هەموو 100% کاتەکەت ئەمە یەک ئەگەر 100% کاتەکەشت تەرخان کرد بۆ بواری ڕۆژنامەنووسی ئەو تۆ نابیتە ڕۆژنامەنووس کێ بێتە ڕۆژنامەنووس بۆ وەڵامی ئەم پرسیارە بینەوە ئەبێ بە ئەکادیمی خوێن بێت چۆن دکتۆرێک لە دوای شەش تو بخوێنێت ئەبێ 6 ساڵ بخوێنێت لە زانکۆ ئەبێ لە ڕۆژنامەنووسیشە لە دوای شەش لە فەڕەنسا لە وڵاتانی ئەوروپا وایە ئەبێ 3 ساڵ بۆ 5 ساڵ بواری ڕۆژنامەنووسی بخوێنی من ئەوم خوێندووە. باش کاتێ ئەبی بە ڕۆژنامەنووس یان پەیامنێری وەرزشی پێویستە کات لە بواری وەرزشیش هەر خوێندنەوەت هەبێت یان بە دووادارچوونت بە بەردەوامی هەبێ؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئەبێ خوێندنەوەیکی وردت هەبێ من حەزەکەم بە دوور و درێژی ئەمەتان بۆ باسکەم ئەو کەسەی کە ئەبێتە ڕۆژنامەنووس ئەبێ چەند ساڵێک بخوێنێت لە بوارەکەی خۆیان باش چەند ساڵێکی خوێند بێت و لە دوای دەرچوون کارتێکی ڕۆژنامەنووسی وەرەگرێت کە ئەم کارتە کلیلێکە دەرگاکانە کاتەوە من حەزەکەم باسی بوارەکەی خۆم بکەم بەشی بواری ڕۆژنامەنووسی وەشیم هەڵبژاردووە لە بەشی بواری ڕۆژنامەنووسی وەشی کە خوێندن تەواوەکەیت و دوبلۆم وەرەگری سندیکایەکەیە پێڵێن سندیکای ڕۆژنامەنووسانی وەرشی لە لەقی فەڕەنسایە لەوێ کارتێک دێنێ ئەو کارتە بڕوا پێکراوە کە تۆ بڕۆیتە نێو یاریگاکانی فەڕەنسا دوای ئەوەی کە چەند هەڵسەنگاندنێکە بۆ کرا کە یاساکانی ڕۆژنامەنووسی وەکو خۆی لە ناو یاریگاکان جێبەجێ کرد ئەو کاتە ئەبیتە ڕۆژنامەنووسی نێودەوڵەتی جگە لە لەقی فەڕەنسا
سەرجەم لقەکانی وڵاتانی ئەوروپا لقێکیان هەیە کە پێی ئەڵێن سندیکای ڕۆژنامەنووسانی وەرشی جیهان باش کە بارەکەی لە ڕۆمایە ئەمە ئەبیتە ئەندام لەوێ کە بوویتە ئەندام لەوێ ئەو کارتەش بەدەستێنی لە دوای ئەم متمانەیە پلکان بە پلکان بەدەست هەنگاو بە هەنگاو ئەم دوو کارتت کە بەدەست هێنا خطوویەکی باشە بڕی بۆ ئەوی هەنگاویکە بڕی بۆ ناو یاریگاکان و بڕۆیتە یاریگاکانی کەی ئەوروپاوە خولەکان خولە بەهێزەکانەوە کاکسەکۆ لە دوای ئەو دوو کارتە دوو دەرگایکە بۆ بکرێتەوە ئەوی ژەوەیە کە ئەبێت ببیتە ئەندام لە یەکێتی تۆپی جیهان کە پێڵێن فیفا کە سەرپەرشتی جامی جیهانەکە لقێکی کەش هەیە کە پێڵێن یەکێتی تۆپی ئەوروپا یۆفا ئەوەش کە چامپیۆنز لیگ و خول ئەوروپیەکان و یۆرۆ لە خۆ ئەگرێت لە هەموو وڵاتانی عەرەبی خۆشبەختانە دەستگای میدیایی کورسات تاکە نوێنەری هەموو وڵاتانی عەرەبە لەو بوارەیە کە یاریەکانی نەکڕیوە ڕووماڵەکات BM سپۆرتمان هەیە کە ئەو پارەی یاوە لە بەرامبەر وەرگرتنی پارە هینیان کردووە لە بەرامبەر وەرگرتنی پارە ئەتوانێت مافی بەخشی گواستنەوە یاریەکانی هەیە بەڵام لە هەموو وڵاتانی عەرەبی لە عێراق و لە هەرێمی کوردستان لە هەموو وڵاتانی عەرەبی دەستگای میدیایی کورسات نیوز دەستگای میدیایی کورسات خۆشبەختانە ڕێگە پێدراوە بۆ ناو یاریگاکانی تەواوی هەر پێنج خولە گەورەکەی ئەوروپا و خولەکانی کە بەڵام بینەران سی تەنها و پێنج خولەکەن ئەو بۆ هەنگاوانەکە کە باسمان کرد زۆر باشە لەگەڵەوەی کە باسی کرد بەم شێوەیە ئەکادمیەکە چەند ساڵێکە خوێنی دوای ئەم چەند ساڵە کۆمەڵە بڕوانامە و کۆمەڵی کارت کە خۆت ئەڵێمە کلی لە بۆکردنەوەی کارەکانی تۆ ئەمە لەوانەیە تۆ لەگەڵ خوێنکارەکانی هاوڕێتە چەند کەسێکی زۆر بن بەڵام ئەمە پێویستی بە پراکتیکیشە ئەم تیۆریەکە تۆ خوێندوتە ئەبێ خۆش لە زمانی خوێندنەکەتە چالاک بیت بتوانی بگەڕیت بتوانی بەردەوام هۆشیاری تەبێ بەرامبەرەوەی کە بزانی لەکوێ شتێکی گرنگەیە ببوورە ڕووماڵی بکەیت تۆتان خۆ لەمەیە بینیەوە کە بۆی توانی ئێستا ئەوەی کە ئەدڵێ لە عێراق و ئەڵێ لە ناو وڵاتە عەرەبیەکانە ئێمە توانی کاری خۆمان بکەین ئەزانی کاکسەرگۆ دنیای ڕۆژنامەنووسی بەتایبەتی ڕۆژنامەنووسی وەرشی زۆر دنیایکی فراوانە لە ئەوروپا لە بەرەوەی خولە بەهێزەکان یەجگار زۆرن هەموو گیان چایان لەسرە چەندین ڕۆژنامەنووس لە سەرانسەری گیانەوە ڕووەکەنە خولە ئەوروپیەکان بۆ ڕووماڵ ئەبێ هەوڵی خۆ بێ هەوڵێکی یەجگار گرنگ بی هەنگاوی یەکەم دوای وەرگرتنی کارتەکان کە باسمان کردو ئەو ئەندامەتیە چەندین ڕۆژنامەنووسی جیهان ئەندامن وەکو تۆ ڕاستە لە عەرەب بنم بەڵام لە ئەوروپا یەجگار زۆرن لە وڵاتانی ئەوروپی بۆیە چۆن شوێنی کورسیەکانی ڕۆژنامەنووسیش لە 500 ڕۆژنامەنووس داوای کات 100 ڕۆژنامەنووس بۆ یەکجاری ڕۆماڵۆرەگرێت تەنها 100 ڕۆژنامەنووس 400 داواکاری ڕەفز دەکرێتەوە ئەمە چۆنە بێت بۆ من هەمیشە لەگەڵ ینی پاریس سەن ژەرمان با بەردەوامی داواکاریم ڕەت نەکراوەتەوە بەردەوام لەگەڵیانم لە ڕۆژنامەنووس ئەوروپیەکان هۆکارەکەی بۆ گەڕێتەوە پەیوەندیم دروست کردووە چۆن پەیوەندی دروست دەکەی چۆن گەشەی بی چۆن پارێزی ئەمە لە بواری ڕۆژنامەنووسی زۆر گرنگە ئێمە پەیوەندیمان دروست کردووە گەشەمان پیاوە پاراستومانە و ڕێزمان لەو پەیوەندی گرتووە ئەمە وای کردووە کە بەردەوام متمانەمان بەدەستێنەوە گرنگترین شت ئەوەیە تۆ متمانە بەدەستێنی کاکسەرکۆ بینەر ئەو 90 دقەی یاریەکە ئەبینێ کە ئەنجامە دێ بەڵام خۆی گرنگی ڕووماڵی ڕۆژنامەنووسی ڕۆژێک پێش یاریەکە کە پێڵێن کۆنفرانسی پێش یاری ڕایەنەر و ڕۆژنامەنووسان و یاریزانەکان ڕۆژێک پێش یاریەکە ڕایەنەر ئەبێ بێتە بەردەم ڕۆژنامەنووسان بۆ ئەوی وەڵامی پرسیاری ڕۆژنامەنووسان باتەوە 50 ڕۆژنامەنووس نوێنەرایەتی تەواوی هەموو جیهانەکەن لە سەرانسەری ئەم کەونەیە هەموو جیهان چاوەڕوان ئەوەی کە ئاشقی تۆپی پێ و ئاشقی وەرشە بینەری ئەو کۆنفرانسانەیە گرنگ ئەبێ بزانی تۆ چۆن پرسیارەکەی چ پرسیارەکەی کاردانەوەی ڕایەنەرەکە چۆنە بێ چۆن وەڵامەیەتەوە ئەنجا پێویستە هەر ڕۆژنامەنووسێک لانی کەم 3-4 زمان بزانێ چکە تۆ جاری وایە بێ بە ئینگلیزی قسە بکەیت جاری وایە بە فەڕەنسی قسە بکەیت جاری وایە بێ بە ئیسپانی قسە بکەیت یعنی ئەبێ بزانی لە چ کاتێکا پرسیارەکەی تۆ یەک پرسیارت هەیە و ئەبێ پرسیارەکەش تایبەت بێ بەو یاریە یعنی دنیایکی فراوانە ئەجا ڕۆژنامەنووسی نووسەر جیاوازە ئەوەی کە ئەنووسێ ڕۆژنامەنووسی پەیامنێر جیاوازە ڕۆژنامەنووسی فۆتۆگرافەر جیاوازە یعنی هەمووی کراوە پیشە و هەمووی شوێنی خۆی زۆن لە ناو یاریگاکانی بۆ دیاری کراوە دنیایەکە هێچگار فراوانە لە ئەوروپا باسی ئەمەلیەکەتان بۆ بکەم یعنی ئەمەلیەکی زۆر قورسە بەتایبەتی بۆ من بۆ نمونە یاری نێوان ڕیال مەدرید و بەرشلۆنە هەیە من لە پاریزم بینە هەر راپۆرتەکانە بینێ پشتەوەی کامێرەکە نبینێ ئێستا ئێمە کە گفتوگۆکەین چەندین ساف لە پشتی ئەم ستۆدیۆ ساوە وەکو سەربازی ون کە هاوکارە لەوێ وایە کاکسەرکۆ ینی بۆ نمونە یاری نێوان ڕیال مەدرید و بەرشلۆنە هەیە داراوان ڕاست پێدراوە ڕووماڵی ئەو یاریەکە بۆ بینەران و هەموو کوردستان سی ئەو یاریەکە و ئەوێ زانیاری پێش یاریەکە وەرگێت منە بێ لە ماڵەوە خۆم ئامادەکەم ئەو شتانی کە پێویستەکە بیبم لە ماڵەوە بۆ فڕۆکەخانە سواری تەکسیە بیت و ئەڕۆی بۆ فڕۆکەخانە لە فڕۆکە بێت 2 ساعات پێش چاوەڕی فڕۆکە بکەیت
هەموو وینە ڕێکارەکان تاوکەی لە فڕۆکەخانەوە بۆ فڕۆکەخانەی مەدرید کەم ئەگەیتە مەدرید بۆ نمونەیە بەرشلۆنە لەوێەوە بۆ هۆتێل لە هۆتێلەوە بۆ ناو یاریگا ئەبێ پرسیارە ئامادە بێ تەنها 15 خولەکە هەیە بۆ ئەوەی ڕاهێنانەکانی پێش یاریەکە ببینی بزانی پێش یاریەکە یاریزانەکان چۆن ئامادەن بینەر یاریەکە ڕۆژ 90 دقیقە ئەبینێت و سعاتی پێشتر پێکاتەکە چاوەڕێ پێ بەڵام ئێمە ڕۆژی پێشتر دیزانی یعنی ئەرکی ئێمە وەکو ئەیگوازینەوە بۆ بینەر من بە بینەرەکان لە ڕێگەی شاشە خۆشەویستەکەی کورسان نیوزەوە ئەڵێم ئەم یاریزانانە لە دوایین ڕاهێنان ئامادە بووە بەڵێ یاریەکات ئێمە ئەو زانیاریانە ئەینە بینەران 15 خولەکە دێ ئەبێ لە 15 خولەکە تۆ تەسویرە کردبێ تۆ مۆنتاژە کردبێ تۆ شتەکانی تەواو کردبێ ئەبێ لەناو ئەو 15 خولەکە نەک من هەرچی ڕۆژنامە نووسە ڕاستەخۆی بێ کردبێتێ لەو کاتەیە دوایی تۆ ناو کۆنفرانسەکە یەک پرسیارە دەهێ و بە یەک ئاراستە ئەبێ ئەو پرسیارە بکەی لەناو 6 ڕۆژنامە نووس 20 پرسیارە بێ دەست بەرزکەیتەوە شانسی ئەوە دەیە پرسیار بکەی هەمیشە ینی دەرفەتی ئێمە دەرفەت دراوە بە ئێمە وەکو دەستگای میدیای کوردستان خۆشە بینیتە کاکسەکۆ ساحرخان ینی پرسیار دراوە بە ئێمە پرسیارمان ئاراستەی ڕۆژنامە نووسان کردووە هەنێک کات فەڕەنسیەکان ئەمەنە متمانیان بە من هەبووە لەبەری ڕێزی ئەوینەم کردووە بە نوێنەرایەتی فەڕەنسا بە نوێنەرەتی هەڵبژاردننی فەڕەنسا لە هەندێک وڵات ئامادە بووین بۆ نمونە یاری فەڕەنسا و ئیتالیا لە شاری باریکرا 20 ڕۆژنامە نووس نوێنەرایەتی هەموو ڕۆژنامە نووسانی فەڕەنسامانە کرد وڵاتی وەکو فەڕەنسا 65 ملیۆنە تۆ نوێنەرایەتی ئەوە کرد بەدەل لە وڵاتانی عەرەبی و پێچەوە هەرێمی کوردستان و عێراق و ئەوانە یعنی بوارێکە کە بینەر ئاواسی دەکا جاری وایە بینمەوەڵێن شتەکان ئاسانە و زۆر قورسە یعنی بە خۆشت ئیشکردن ئیشێکی وەرزشکارانە بێ خێرا ئەبێ بە خێرایی بڕوە ئەبێ شتەکان زۆر بە جاری وایە ئەڵێن پەلەپەلیەکە پێوە دیارە مشەوەشیەکە لە 15 خولەکە ئەبێ هەموو شتانە تاوکەی 15 خولەک دێ باشە بۆ تاوکردنی ئەو شتانە یعنی بوارێکە زۆر قورسە و ئێستا بۆ نمونە جامی جانیەوە دوایی بە دڵنیایەوە پرسیارەکەن پرسیار لەسەرەوەکەین زۆر باشە داڕەوان زۆر جار پرسیاری ئەوواکرێ تۆ کە تێکەڵی هەموو ئەو ڕۆژنامە نووسانە ئەبیگی ئەوروپا بەیەکەوە کارەکەن پرسیاری ئەوە ناکەن تۆوەکو کوردێک بواری وەرزش لە هەرێمی کوردستان چۆنە خەڵک ئەمەنە تامەزرویە کە بتوانێت هەواڵە جیانەکان وەربگرێ ئەی لێرە وەرزشەوان چۆنە ئەم پرسیارم پێم خۆشە تۆ چۆن وەڵامت داونەتەوە و چۆن بواری وەرزشی ئێمە بۆ ئەوان باس کردو ئەو پرسیارم لێکرێت لەلایەن ڕۆژنامە نووسان و بەڕێوەبەری وەرشی یانە وەرشیەکانەوە بەڕێوەبەری وەرشی یانە وەرشیەکان قوبوڵ دەێنێ بۆ ئەوەی ڕووماڵ بکەیت ئەڵێن باش یاریزانی کورد نییە یاریزانی عێراق نییە تۆ چێکی لێرە ئەو پرسیارە لێکن ئەوان لەوە تێناگەن کە هەرێمی کوردستان و عێراق تەنها عاشقی خولە ئەوروپیەکانە یعنی عاشقی ئەم یاریزانانەیە عاشقی ئەم بەهرەمەندانەیە لەمە تێناگەن باشە باسی تامەزرۆی خەڵکەکەیان بۆکەی باسی تامەزرویان بۆکەم کە لە سەدا تۆ ناتوانێت بڵێیت لە سەدا سەد بەڵام باسی ئەوم بۆ کردو لە سەدا 98 هەرێمی کوردستان بە عێراقەوە بینەری یاریەکەن جا کاک سەرکۆ بەشێک لە ڕۆژنامە نووسەکانی کەش پرسیارەکەن ئەڵێن باشە یاریزانی کورد نییە چیەکەی لێرە بەدنیای وەڵامەکەی ئاشکرایە کە منیش ئەوە بۆ شێوازە وەڵام ماونەتەوە لە سەران سەری جیهان خولەکان کراون بە پێوە پێنج خول هەیە بە یەسرین خولە لە جیهانە خولی ئینگلیسی خولی ئیتاڵی خولی ئیسپانی خولی ئەڵمانی خولی فەڕەنسی ئەم پێنج خولە هەموو جیهان چاوەڕ هەموو جیهان سریەکەن هەموو جیهان سی ئەم یاریزانانەکەن ئەمە وای کردووە کە زۆرترین بینەری کورد سێ ئەم یاریانە بکە ئێمەش بۆیە لێرەین بۆ ئەوەی زانیاری بین بە بینەرەکانمان زانیاریانیش بە بینەرەکانمان لە ڕێگەی ئەم ڕووماڵانەوە بێت هەنێک کات یانی وەرشی پاریس سەن ژەرمان داواکاری من بۆ یاریکی وەکو ڕیال مەدرید و پاریس سەن ژەرمان قبوڵ وەرەگرم بەڵام بەشێکی زۆر لە ڕۆژنامە نووسەکان ڕەدەکاتەوە گلەییژەکەنەوە ئەڵێن باشە چۆن ئێمە ڕۆژنامە نووسی فەڕەنسی داواکاری ئێمە بۆ ئەم یاریانە ڕەدەکرێتەوە داواکاری فلان ڕۆژنامە نووس لەناو یاریگاکانە بڕوا پێکراوە باش هەرمانە و ئەو پەیوەندیە کە خۆت باست کرد هۆکارە بۆی کە بۆ نمونە تۆ وەرئەگیرەیت چیتر هۆکارە هۆکارەکەی ئەوە هۆکارێکیانە بەڵام هۆکاری دووەم ئەوەیە کە بەڕێوەبەری ڕۆژنامە نووسان وەڵامەتەوە ئەڵێ ئێمە 20 ڕۆژنامە نووسی بۆ نمونە فەڕەنسیمان قبول کردووە کاک سەرکۆ ئەڵێ 20 ڕۆژنامە نووسی فەڕەنسیمان قبول کردووە ئەم 20 ڕۆژنامە نووسە فەڕەنسیە کە قبول کراوە 20 ڕۆژنامە نووسی فەڕەنسی قبول کراوە ئەبێ ڕۆژنامە نووسی بیانیش قبول بکەین کە ڕووماڵی پاریس سەن ژەرمان بۆ ئێمە بکات بەشێکیان سپاس مەکەن ئەڵێن ئێمە ئەم کەسەمان بانگێش کردووە نوێنەرایەتی هەموو کووردە یعنی نوێنەرایەتی هەموو کوردەکە بۆ ڕووماڵکردن یعنی ئەڵێ 20 ڕۆژنامە نووسی فەڕەنسی هەیە لە ناو یاریگای پاریس سەن ژەرمان باخچەی شازادەکان بۆ نمونە یا هەڵبژاردنی فەڕەنسا ڕووماڵەکە بۆ وڵاتی فەڕەنسا بەڵام ئەبێ ڕۆژنامە نووسێکی وەرشیش وەرگرین بۆ ئەمریکای لاتین بۆ مەسەن بۆ بەرازیل ڕۆژنامە نووسێ بۆ وابێت کە ئەمریکای لاتین بۆ ئیتالیا بۆ ئەبێ ڕۆژنامە نووسێکی کوردیشمان هەبێ
بۆ چوار پارچەکەی کوردستان کە زانیاریەکان بگوازێتەوە ئەوان سپاسفانکەن کە بەشێک لە ڕووماڵەکەیان بۆ گوازمەوە ئێمە سپاسیان دەکەین کە ئەو متمانەمان پێدراوە باش جا هەر هاتی تەژورەوە هەروەتە دوتت لە جامی جەهانیەوە ئەوە نزیک کرد زۆر بە تامەزرۆی خۆت باسیەکەی وا دیارە زۆر چاوەڕێی ئەەکەی جا پێمان بڵێت بۆ جامی جەهانی چیت کردووە ئەبێت چی بکرێت هەنگاوەکان چییە بۆ ڕووماڵی ئەوەختا دەست خۆش ساحرخان ئەم پرسیارە زۆرێک لە بەڵێت بینەرانی کورد ئەخر زۆرێک لە بینەرانی کورد بە تایبەتی ئێوەش کاک سەرکۆ هەمووتان تامەزرۆی جامی جیهانی و هەشە سی ڕاضە و وەرزش ناکە دەناڵێ من سی جامی جیهانی یەکەم ئەگەر ئەم قسەتان زۆر بیستۆتەوە ڕاست جامی جیهانی بۆ ڕۆژنامەنووس چۆنە وەڵامەکەی ئەمە یەکراوە بە کۆت لە هەموو عێراق وڵاتی عێراق بە پێی ڕێژەی دانیشتوانە لە هەموو وڵاتی عێراق سێ کۆ دراوە بە هەموو عێراق ینی هەموو عێراق سێ ڕۆژنامەنووس بۆیان هەیە بەشداری جامی جیهانی بکەن ئەگەر هەڵبژاردی عێراق بەشداری جامی جیهانی بکردایە ئەو کاتە کۆدەکانیان زیاد کرد بەڵام لەبەروی هەڵبژاردی عێراق لە جامی جیهانی نابینرێ هەموو عێراق سێ کۆدی پێدراوە هەڵبژاردی فەڕەنسا بەشداری جامی جیهانیە هەموو هەڵبژاردی فەڕەنسا 109 کۆدی پێدراوە یعنی 190 ڕۆژنامەنووس نوێنەرایەتی هەموو عینەکەن هەموو وڵاتی فەڕەنساکەن خۆشبەختانە یەکێک لە کۆدانی فەڕەنسا نەک عێراق منم ساڵی 2010 ئاوا بە کۆدە کۆدێک ئێن بە یەکی تۆپی وڵاتەکە لە هەموو عێراق سێ کۆدە لە هەموو لوبنان یەک کۆدە هەنێ وڵات هەیە یەک کۆدە یەک ڕۆژنامەنووس بۆ ئەو وڵاتە لە هەموو فەڕەنسا 109 کۆدە یەکێک لەو کۆدانە دراوە بە من کە بەشدار بم لەگەڵیانە ئێستا تۆ کە با بڵێن لە فەڕەنساوە وەرگیراوە کۆدەکەت وا هەیە کە سوود لە ڕووماڵی تۆ بۆ کەناڵە فەڕەنسیەکانی ژوەر بگیرێت خۆیان سوود لە کۆنفرانسی ڕۆژنامەنووسەکە وەرەگرن سوود کە پرسیارەکەی سوود لە پرسیارەکان وەرگن پرسیارەکان بە دڵی ئەوانە ڕووماڵەکەی با بۆ خۆمان بێ سوودی بۆ خۆمان بێ ئەوە شەر شانازێکی پەیامنەری کوردستانی لە کەناڵە فەڕەنسیەکان سوودی لێ بین ئەوەش شتێکی کرد لەسەر ئەو بۆ باس دەکەم بەڵام بۆ مەسەری کۆدەکان ئەبێ لەگەڵ هەڵبژاردی فەڕەنسابی زیاتر لە جامی جیهانی 2010 وا بوو هەتا یاری کۆتایی لەگەڵیان نبووی هەر 109 ڕۆژنامەنووسەکە گەر دقەتیشتان نابێ هەنێ بینەر ئەیوت بۆ زیاتر لەگەڵ هەڵبژاردی فەڕەنسا ئەبینێ هۆکارەکەی ئەوان کۆدەکەیان نبوو بە ئێمە زیاتر ئەوە لەگەڵ ئەوان نبوویتە ئەمە بۆ ڕۆژنامەنووسان تەمان داواکاری کۆتایی پیاو ینی ئێستا لەم دقەیە کە قسەکەین مانگی ڕابردوو پلەتفۆرمی جامی جیهانی بۆ ڕۆژنامەنووسان داخرا کۆتایی پێهات هەموو کەس ئێستا ئەزانێت کە ڕووماڵی جامی جیهانیەکە یان نایکا وەکو ڕۆژنامەنووس ئەوەی کە ڕۆژنامەنووسە بۆ بینەر چۆنە بۆ ئێستا ئەگەر بینەرە بەڕێزەکان سێ مانگەڵە باشە بۆ ڕۆژنامەنووسان ئەی بۆ بینەرانی کەسێک هەندێکە مەسەرەن وەرزش دۆستێکە ئەوێت لە کوردستانەوە بڕوا بۆ وڵاتی قەتەر سی جامی جیهانی بکات چەندی کەسیش کرێت وەڵامەکەی زۆر ئاسانە بلیتێکەکڕی بلیت یاریەکەکڕی بلیتەکان چەندین هەنگاو تێپەڕیوە بلیتێکەکڕی بەم بلیتە ئەتوانی بینەری یاریەکە بیت فیزەکەشی لەگەڵایە بلیتەکە خۆی فیزەکەی لەگەڵایە بۆ وڵاتی قەتەر داخلی وڵاتی قەتەرە بیت بەڵام تۆ بە حکمی ئەندامون لە سندیکا هەموو ئەمانە بۆ تۆ فریە بۆ ئێمە هەمووی فریە هەمووش ئێمە کە چین ڕۆژنامەنووس لە ئەوروپا ژوایە یعنی کە ئەچیتە ژوورەوە باجێکی تایبەت دەکەن ئەدەنێ باجەکە لە ملتایە ژمارەی چەند زۆنێکی پێوە چیتە و زۆنانە هەموو شتێک بۆ ئێمە بەبێ بەرامبرە بەدل لەوەش کە ئێوارەخوان و نیوەڕەخوان و ئەگەر لە کاتی یارەکەین کەوتو ئەوانە بۆ ڕۆژنامەنووسان دابین کراوە لە بەرزترین ئاست لەبەر ئەوەی ڕۆژنامەنووسەکانن زانیاریەکانی یانەکان ئێن بە هەموو جیهان یاریزانەکان ئێن بە هەموو جیهان بۆیە ڕێزێکی تایبەت لە ڕۆژنامەنووسانی گیرێ لە ئەوروپا بۆ جامی جیهانیش بۆ بینەران و بۆ هەندەران و بۆ وەرزش دۆستان بلیتێکی یاریەکڕی بلیتێکڕی بە کەمترین نرخ کە نەگاتە سەروی 600 دلار بلیتەکان بەو نرخانەیە کۆمپانیای ئەوروپی هەیە کە ئێستا بلیتەکان بەردەستن کە نەگاتە 600 دلار هەر هەندێک هەر وەرزش دۆستێکی کوردستان بلیتێک سەروی 600 دلاری پێە ینی خەڵەتاوە ینی غەشی لێکراوە ینی بلیت لە ئەوروپا ژوایە ناگاتە سەروی 600 دلار بۆ یاریەک هەر یاریە کە بیەوێت یاری تا یاریش کەوتووە مەسەڵەن ئێستا بۆ نمونە هەنێک یاری هەیە ئەمریکا و وڵاتێکی کە یا هەنێک یانی ئەرجنتین و ینی هەڵبژاردی ئەرجنتین و هەڵبژاردی برازیل و هەڵبژاردی فەڕەنسا و چەند هەڵبژاردەیەکی لێ دەرکە هەنێک لە هەڵبژاردەکانی کە بلیت بە 300 دلار یعنی فیزەکەشی لەگەڵایە بۆ وڵاتی قەتەر بەپێی ئاسییانەکان بەپێی ئاسی وڵاتەکان بڵێ ئەگۆڕێ بە کورتی ئەو کۆتا پرسیارە تۆ لە تەواو یاریەکان لەوێ ئامادابیت و بتوانین لە بەشی لە یاریەکانمان بۆ ڕووماڵکەیت و زانیاریمان بیت لە کورسان نیوزە هاوشانی مۆندیالی 2010 رووسیا باشە لێرەوە بەڵێن ئەین بە بینەرە خۆشەویستەکانی وەرزش دۆستانی هەموو هەرێمی کوردستان و
عێراق و وڵاتانی عەربی لەگەڵ BN سپۆرت وەکو دوو تاکە میدیا چۆن لە وڵاتانی ئەوروپا لە چامپیۆنز لیگ ئامادە بووین لە خول ئەوروپیەکان ئامادە بووین لە یۆرۆی 2020 و یۆرۆی 2016 و کۆی پاڵۆنتەکان ئامادە بووین بەڵێنین کە لە جامی جیهانی بە پلانێکی نوێەوە بە شێوازێکی نوێەوە کە جیاوازیش بێ لە مۆندیالی 2010 رووسیا لە 2022 قەتەر شتێکی ئێجگار جیاوازەکەین بۆ بینەرە بەڕێزەکانمان کە واکەین کە جگە لە شاشەی کورسار نیوستی هیچ شاشەی شیرەکەن بە زمانی شیرینی کوردی لێدوانی یاریزانەکان ڕایەنەرەکان پرسیار تەواوی دەنگ و ڕەنگەکانی ئەوان ئەگەینە ڕایەنەران و یاریزانان کاکە سەرکۆ ئەوەشمان لەبیر نەچی ئەوم لەبیش و زۆر گرنگ بووم بەنسبەت منەوە هەندێک کات ئێمە بووینەتە بەشێک لە گەیاندنی دەنگ و ڕەنگی و هاندەران لە سۆشیال میدیا هەندێک کات وتومانە مەسەرەن کا پاش 5 ساعتیکە یا پێش 3 ساعتیکە فڵان ڕایەنەرە بینین پرسیارەکانی ئێوە بە هەند وەرەگرین ینی هەندێک کات هەبووە هاندەر هەبووە پرسیاری کردووە پرسیارەکەی ئەومان گەیاندووە پرسیاری خۆمان نەکردووە وتومان ئێمە ئەبینە دەنگ و ڕەنگی ئێوە گەیاندنی دەنگ و ڕەنگی ئێوە گەین بە یاریزانەکان بە ڕایەنەرەکان بۆیە بۆ جامی جیهانیش هەروە ئەبین بە دنیایەوە هاوکارێکی زۆر زۆری هاندەران و وەرزشدۆستان و تەنانەت ڕۆژنامەنووسان دەست خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونێت بە هیوایەوەی کە ئەو وزەی کە هاتە بەردەوامی پێبیت و کاری باشترمان بۆ بکەیت سپاس هیوادارین بەو شێوەیە